سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بن بۆوانەیەکی نوێ لە کۆرسی نێتوەرک پڵەس لەم وانەیە باسی سێرڤەر دەکەین. با پێکەوە پێناسەیەکی سێرڤەر بکەین واروەها بزانین بۆ چ بەکاردێ و چەند جۆری هەیە و هەر خۆی لە چ پێکاتووە ئامێری سێرڤەر. سێرڤەر بریتیە لە کۆمپیوتەرێک یان بەرنامەیەک کە کار دەکات بۆ دابینکردنی یارمەتی بۆ کۆمپیوتەرەکانی تر کە پێیان دەوترێت کلاەنت لە ناو تۆڕەکەدا، یعنی کاتێک پێت دەڵێتن بریتیە لە کۆمپیوتەرێک یان بەرنامەیەک، چونکە لێرە سێرڤەر هەر خۆی ئامێری هەیە، ئامێری سێرڤەر هەیە و هەروەها کۆمپیوتەرێکی ئاسایی کە توانایەکی باشی هەبی لە ڕووی CPU میمۆری و هەروەها لاپتۆپێکی باش بە کۆمپیوتەرێکی توانایەکانی بەرزبی دەتوانین ئێمە بیکەین بە سێرڤەر، کەواتە هەم بەرنامەیە و هەروەها ئامێری تایبەتی خۆی هەیە کە پێی دەڵێن سێرڤەر. ئەو سێرڤەرە کاتێک یارمەتی دەداتە کۆمپیوتەرەکانی دیکە، ئەو کۆمپیوتەرانی تر ئێمە پێیان دەڵێن کلاەنت. باشە و هەروەها لەوانەی داهاتوو ئینشاءڵڵا باسی هۆست دەکەین کە چیە، ئەوانە پێیان دەڵێن کلاەنت، وەک دەتوانین بڵێ موشتەرینە، چونکە سێرڤەر بە ئینگلیزی وەک سێرڤزە، یعنی سێرڤزێک پێشکەش دەکات بە کۆمپیوتەرەکە، خزمەتگوزاریەک پێشکەش دەکات بە کۆمپیوتەرەکانی تر. جا ئەو خزمەتگوزاریانە جۆرا و جۆر باسی لێوە دەکەین. لە کۆمپیوتەردا ئەم دیزاینە ئەندازیاریە پێی دەوترێت مۆدێڵی کلاەنت و سێرڤەر، یعنی کاتێک تۆ سێرڤەرت هەیە کلاەنتت هەیە، باشە ئەو سێرڤەرە خزمەتگوزاری پێشکەش دەکات بەو کلاەنتدا، ئەو شێوازە پێی دەڵێن سێرڤەر و کلاەنت. یعنی بۆ نمونە تۆ چۆن دەچیا ڕیستۆرانتێک داوای خواردنەک دەکەی، ئەو کاپتنە ئەو کەسێک کە دێ خواردنەکەت دەدا ئەوە سێرڤەرە، یعنی ئەتووە کۆمپیوتەر کاتێک داوای ویبسایتێک دەکەی، داوای زانیاریەک دەکەی، داوای فایلێک دەکەی، لە چێ داوا دەکەی؟ لە سێرڤەر داوا دەکەی. سێرڤەر سێرڤزت دەکات، خزمەت گوزاری دەداتێت. بۆیە دەتوانیت کۆمپیوتەرێکی بەهێز دەستنیشان بکەیت و بیکەیت بە سێرڤەرێک کە خزمەت بە ئامێرەکانی دیکە بکات لە هەمان تۆڕدا. یعنی دەڵێ دەتوانین ئامێرێک دەستنیشان بکەین ئێمە بەرنامەجی لەسەدا بنین، بەرنامەی سێرڤەر ویندۆز سێرڤەر بی یاخود لینەکس بی هەر لە ئۆپرێتینگ سیستەمەکانی دیکە و دەتوانین بیکەین بە سێرڤەر، یعنی ئەو کۆمپیوتەرە دەستنیشان بکەین کە سێرڤەر وەک سێرڤەر ئیش دەکاتە. هەرچەندە لە ڤیدیۆ کورتەکە کاتێک باسی سێرڤەر دەکەین بە شێوازێکی گرافیک باسمان لەوە کرد کە کۆمپیوتەری ئاسایی تەحمولی یعنی دەیان پەیوەندی نییە لە یەککاتدا، ئەوەمان باس کرد و باسیشمان کردلۆ، یعنی هەرچەندە هاردوێری نزمە واروەها سۆفتوێرەکەی ناتوانیتن ئەو خزمەتگوزاریە دابین بکات لۆ هەموو تۆڕەکە. باشە ئەوی تر یان بەشێک لە سەرچاوەکانی سێرڤەر لە ڕێگای بەرنامەی بەڕێوەبردننی سێرڤەرەوە دیاری دەکرێت بۆ کارکردن لە خزمەتکردنی باقی ئەندامەکە کە پێی دەڵێن کلاەنت بۆ ئەرکێکی دیاریکرا. ئەو وە گوتمان کاتێک ئێمە دەڵێن بەرنامەی بەڕێوەبردننی سێرڤەر باسی نیزامی پێکردنەکەی دەکەین. ئێستا ئێمە لە ویندۆز لە لاپتۆپەکان ویندۆزمان هەیە، لە ئایماکەکان نیزامی ماکمان هەیە و هەروەها سێرڤەر نیزامی پێکردنی بەڕێوەبردننی خۆی هەیە. باشە ئەو نیزامە دەتانین ئێمە دابەشی بکەین کاتێک ئەو سێرڤەرە چەند ئیش بکە، واروەها دەتانین لۆ بەشێک لە تۆڕەکە سەرچاوە تایبەتیان بدەینی. بۆ زانیاریتە ئامێرەکانی سێرڤەر جیاوازن لە کۆمپیوتەرە ئاساییەکان لە ڕۆی هێزی سەرچاوەکانیەوە، چونکە دەتوانن بۆ چەند مانگێک یان ڕەنگە زیاتر بەبێ پچڕانی کۆتایی هەر بکەن، ئەوەیان زۆر گرنگە. کاتێک دەڵێن سێرڤەر جیاوازن لە کۆمپیوتەرە ئاساییەکان یاخود هەر لە کۆمپیوتەری بەهێزیش دەزانین بڵێ ئەو کۆمپیوتەرەی کە دەڵێ بەهێزە و سیستەمی بەقوەتی لەسرە، بەڵام ئایا ئەو کۆمپیوتەرە توانای هەیە چەندین مانگ هەندێک جار ساڵان ئیش بکە بەبێ پچڕان و بەبێ ئەوەی کە بگژێتەوە، بەبێ ئەوەی کە هیچ هەڵەیەکی ڕام یاخود هەڵەیەکی زاکیرەی لۆ پەیدا بیتنەوە بگژێتەوە پێ ببێتەوە؟ توانای وەی هەیە؟ ئەگەر توانای وەی هەبوو ئەو دەتوانێت بیکەیە سێرڤەر، بەڵام ئەگەر دەبینی توانای نییە ناکرێ ببتە سێرڤەر کە بۆ چەندین مانگ کار بکە و لە ژێرە زەختەی زۆر تەحمولی ناکاتن، دەبێ ئەوەی ئاگادار بن. ئێمە دەمانەوێت لێرە لەو نقطەی لەو زانیاریی ئەوەی بخەینە ڕووکە ئامێرەکانی سێرڤەر جیاوازن لە کۆمپیوتەرە ئاساییەکە.
چکە ڕەنگە زیاتر بۆ چەند مانگێک بەبێ پەچڵان کارەبا بتوانن کار بکەن. با بێینە سەر پێکهاتەکانی سێرڤەر. کاتێک لە وێنەکەی خوارەوە دەبینن شێوازی سێرڤەر چۆنە باشە، دەمانوێت بزانینە ناو ئەو بۆکسە چی تێدایە. چکە ئێستا ئێمە هەمومان کۆمپیوتەرمان بینیوە، دێسکە بەشەکانی لەناوە ڕاستە و هەروەها لاپتۆپیشمان دیکە لە ناو مەزەربۆردی لاپتۆپەکە چۆنە، با بینی ئێستا بزانین ئەو بۆکسەی سێرڤەرە چی تێدایە. لەم وێنەیە کە پێکهاتە سەرەکیەکانی سێرڤەر ڕوون دەکاتەوە کە بە تەواوی هەمان پێکهاتەکانی ئامێرێکی ئاسایی بە تایبەتمەندی سێرڤەری جیاواز، یعنی کەواتە زۆربەی ئەو ئامێرانەی ئەو ئەلیکترۆنیاتەی لە ناو ئامێری سێرڤەر هەیە هەر لە ئامێری ئاساییش هەیە. یەکەم شتمان هەیە لە بەشی هەڵگرتن، لە بەشی خەزمکردن هاردیسکمان هەیە، شوێنی هاردرایڤ، هەرچۆن لاپتۆپەکان شوێنی هاردرایڤیان هەیە و هەروەها کۆمپیوتەرەکان بەشی هاردرایڤی خۆیان هەیە. سێرڤەر هاردرایڤ زۆر گرنگە بۆی بۆیە بە جیاتی یەک شوێن دوو شوێنی هاردرایڤی هەیە لە دوو کەمتر نییە. باشە دائیمەن سێرڤەرەکان مەساحەی زۆر بەکاردێنن لە تێراوە دەست پێ دەکا، دوو تێرا سێ تێرا تاکو زیاتر. باشە ئەوە یەکەم بەش. لە بەشی سویچ ئێمە بەشی هاڕدمان هەیە، بەشی خزمکردن. دووەم شت ڕاممان هەیە، بەرپرسە لە هەڵگرتنی زانیاریەکان بە شێوەیەکی کاتی. چۆن ڕام هەیە لە لاپتۆپ، ڕام هەیە لە کۆمپیوتەر، لە سێرڤەر عینە شت بەشی ڕامی تێدایە. باشە پرۆسێسەری داتای تێدایە وەک CPU، بۆردی سەرەکی کە ناسراوە بە مەغەربۆرد کە هەموو پێکهاتەکان لە ناویتی. ئێستا ئێمە زانیمان بەشی هەڵگرتنمان هەیە، بەشی ڕاممان هەیە، هەروەها CPUمان هەیە و بۆردی ئەلکترۆنیەکەمان هەیە کە هەمووی کۆکردیتەوە. ئەداپتەری مۆدێم بەرپرسیار لە بستنەوەی ئامێرەکە بە ئینتەرنێت، ئەو بەشی مۆدێمەی تێدایە کە کۆنێکتی ئینتەرنێت دەکاتن. دابەشکردنی کارەبا پاوەر سەپلای پێکاتێ لە ناوی. سیستەمی کارپێکردن، ئەو سیستەمەی کە ئیش دەکات لەسەری و بێگومان تایبەتمەندی سێرڤەر جیاوازە لە کۆمپیوتەرە ئاساییەکان، چونکە دەتوانن بە درێژایی ساڵ بە بەردەوامی کار بکەن بەبێ پچڕان. فدائیمەن سێرڤەر کاتێک دەبینن مەساحەکەی گچکەیە یاخود دایکە پانی و درێژی، باشە ئەوە لۆ شوێنە، چونکە لەوانەیە خۆی کاتەکە تو سێرڤەرێک دروست دەکەی لەوانەیە دەیەکەی وەک هەبی. جا حسابی خۆتانکەن لە کارکردن دەتوانیت کارێک بکاتن ئەو سێرڤەرە. باشە یعنی سێرڤەرێک لە شوێنەکانەوە ناتوانانی بەیەک سێرڤەری ئاوا بۆ نمونە ڕێکخراوێک بەڕێوە ببێ، کەواتە پێویستت بە عەدەدێکی زۆرتر هەیە. فباشە ئەگەر شێوازی وا نەبایە، یعنی شێوازی ئەوها کورت نەبایە وەک لەو ڕسمەی کە دیارە ئێستا لە بنەوە، ئەگەر شێوازی وا نەبایە شوێنێکی زۆری دەگرت و هەروەها ئەو شتانەی لە ناو کە ئێمە پێویستمان پێ نییە. باشە بۆیە شێوازەکەی بچووکە و هەروەها پێکاتووە لە گرنگترین بەشەکانی سێرڤەر کە گوتمان بەشی هەڵگرتنی ڕامە و بەشی هاردرایڤە، CPUوە، بەشی پاور سەپلای کارەبایە، بەشی ئینتەرنێتە، پێکاتووە لەوانە پێکاتەی سێرڤەر. دێینە سەر جۆرەکانی سێرڤەر. ناوی جۆرەکانی سێرڤەر کاتێک دەڵێن ڕەنگدانەوەیە لە ئەرکەکەی لە تۆڕەکەدا. ینی بۆ نمونە کاتێک ئێمە دەڵێن سێرڤەری پرێنتەر خۆی مەسئولی پرێنتەرەکانە، کاتێک دڵین ئەم سێرڤەرە تایبەتە بە داتابەیس کاتە مەسئولی خەزمکردنی فایلەکانە و تا کۆتایی چکە جۆرەکانی زۆر. فەیمە کاتێک ناوی سێرڤەر دادنین بەرپرسە لە ناوەکەی خۆی و لە ئیشەکەی خۆی کە تایبەتە پێی. هەرچەندە وەک دیارە هەندێک جار یەک ئەرک بەڕێوە دەبن و هەندێک جار فەرەکارن، فەرە ئەرکن، مەسئول نین بە یەک کردەوە. سێرڤەرەکەت هەیە بۆ نمونە، باشە خۆی بۆ نمونە یەک سێرڤەرە، بەڵام لە زمانی ئەم یەک سێرڤەرە وا تۆ بەڕێوەی دەبەیت دووسێ کارت بۆ بکە. باشە کەواتە چ دەتوانن ببنە فەرەکار زۆر کار بکەن، یعنی لەوانەیە کاتێک پێتان دەرێم فرەکار ینی بۆ نمونە سێرڤەری داتابەیزە و لە عینەن کات سێرڤەری پرێنتەرەکانە و لە عینەن کات سێرڤەری بەشی تەلیفۆنەکانە. سێ چار سێرڤەرت ڕەبتی
یعنی یەک ئیشت لۆ دەکات یەک سێڤەر ئەو هەموو ئیشامەت لۆ دەکات و یان ئەوەیە سێڤەری تاک ئەرکن یعنی بۆ نمونە لە شوێنێک خەزمکردنی داتا و ئەرشیفکردنی فایلەکانی کۆمپیوتەرەکان زۆر گرنگن ئێمە چ دەکەین دەچین سێڤەرێکی تایبەت بۆ ئەرشیفکردنی فایلەکان دادنین بێ ئەوەی ئەو سێڤەرە تێکەڵی کارەکانی دیکەبی تەنها دایدنین بۆ خەزمکردنی فایلەکە ئەوە سێڤەری تاک ئەرکرد ئەوان یەک پارچەی داتاکانی تۆڕەکە دەپارێزن بە ئەرشیفکردنی زانیاریەکان سێڤەرەکان دەبێت CPU شوێنی هاردیسک و ڕامی باشیان هەبێت بە بەراورد بە ئامێرەکانی کلاینت گوتمان کلاینت ئامێرەکانی ئەندامەکانن لە تۆڕەکە ئەوانەی کە کۆمپیوتەریان هەیە ئەوانەی لاپتۆپیان هەیە ئەوانەی ئایپادیان هەیە کلاینت ناوانە فەلێرە دەڵێت دەبێت CPU و هاردرایف و ڕامی باشیان هەبی چکە خۆی سێڤەر لەوە پێک هاتووە ئەتوەگە بچی CPUەکی خراپ سێڤەرێکی کۆن ڕامی کەمە توانای کارپێکردنی شتێکی وای نییە ئی باشە چ جیاوازی هەیە لەگەڵ کۆمپیوتەرێکی ئاسایی لەوانەیە کۆمپیوتەرە ئاساییەکە بەهێزتر بێت باشە بە بۆیە دایمەن دەبی بڵێن سێڤەرەکە دەبێت باش بێت نوێ بێ CPUی باشی هەبی ڕامی باشی هەبی هاردرایڤی زۆربی تاکو بتوانی بە شێوازێکی باش کاری لەسەر بکەیت بە براود بە ئامێرەکانی کلاینت چونکە خزمەت بە چەندین کلاینت دەکەن وە سەرچاوی پێویست دابین دەکەن بەهۆی گرنگیەکەیەوە پێویستە سێڤەرەکان لە شوێنی پارێزراو دابنرێن بۆ ئەوەی لە دەستگەیشتنی بێمۆڵەت بپارێزرێن چونکە گوتمان خزمەت بە چەندین کلایەن دەکا خزمەت بە چەندین کۆمپیوتەر دەکە لە ناوتۆڕەکە جا سەروی سەد کۆمپیوتەر بی خواروی سەد کۆمپیوتەر بی خزمەت بە ڕێژەیەکی زۆر دەکات وهروەها گوتمان خۆی سێڤەر گرنگە جا سێڤەری داتابەیسی فایلەکان بی سێڤەری بەشی تەلیفۆنات بی هەرخۆی گرنگە سێڤەر 100% دەبێت لەوەی تێبگەین کە پێویستە لە شوێنێکی پارێزراو بی بە شوێنێکی کەس نەتانێت کە بێمۆڵەت بڕواتە ژووری سێڤەرەکە و ئیشاڵە لەوانەکانی داهاتوو حتا باسی نیزامی غورفەی سێڤەر دەکەین کە دەبێ مەسان بۆ نمونە شوێنی ئاگروپژێنەوەی تۆماتیک تێدابی بەشی ساردکەرەوە و فێنکەرەوەی تێدابی مەسەلەن بۆ نمونە نابێت لە نهۆمی یەکەم دی بە بۆنەی لافاو یاخود ئاو یاخود شتێک پێی بکەوێت دەبێت لە نهۆمەکانی تربی باسی وانش دەکەین ئیشاڵە لەوانەکانی تر بە تایبەتی باسی ڕێکارەکانی ینی پاراستنی سێڤەر دەکەین کە چۆن ئێمە سێڤەر بپارێزین بینە سەر جۆرەکانی سێڤەر بابینە سەر جۆرەکانی سێڤەر لێرەدا لیستێک لە سێڤەرە تایبەتە باوەکان دەخینەوە چەندە جۆرەکانی سێڤەر زۆرن بەڵام وەک لە یەکەمەوە گوتمە کاتێک ئێمە دەڵێین نازناوی سێڤەر ڕنگدانەوەیە لەسەر کارەکەی کە چ کارێکە دەکات فەلێرە دووبارە ئێستا باسی جۆرەکان دەکەین و دیارە هەر لە ناوەکەی کارەکەی چییە کاتێک دەڵێین فایل سێڤەر ینی مەسئولە لە فایلەکان کاتێک دەرێین پرینتەر سێڤەر یعنی عایدی تابیعەکانە پرینتەر وەک کەزارێک تا کۆتایی ئەوە جۆرەکانیتی بابینە سەر یەکەم فایل سێڤەر فایلەکان هەڵدەگرێت و دابەشی دەکات دووەم میل سێڤەر سێڤەری پۆست ئیمێل پۆستەخانەی تۆڕەکە مامەڵە لەگەڵ ئەرکەکانی ئیمێل دەکات باشە پرینتەر سێڤەر چاپکەرەکانی سەر تۆڕەکە بەڕێوە دەبات ویب سێڤەر چاڵاکیەکانی بنەمای ویب بەڕێوە دەبات و بەڕێوەبردننی پارێزراوی پرۆتۆکۆڵی گواستنەوە HTTPS بۆ هەڵگرتنی ناوەڕۆکی ویب و دەستگەیشتن بە لاپەڕەکانی ویب وێب سێڤەر چییە؟ زۆر بە ئاسانی کاتێک تۆ دیزایانی ماڵپەڕێک دەکەی ماڵپەڕەکەت ئۆفلاینە بەڵام هەموو فایلەکانت تەواوە فایلەکەت لە نووسرا و وێنە و ڤیددیۆ و هەروەها وبسایتێکی پێکە دروست کردووە باشە چۆن ئێمە ئەو وبسایتە بیکەینە سەر ئینتەرنێت 100% پێویستمان با ویب سێڤەر دەبی جا ئەو ویب سێڤەرە زۆر ویبسایتی جیهانی هەن بە نرخێکی دیاریکراو سێڤەرت بۆ پێشکەش دەکەن بۆ ماوەی ساڵێک دو ساڵ تا کۆتایی لە بەرامبەر تۆ فایلەکەی خۆت دەگوازیەوە سەر سێڤەرەکە کە بۆ نمونە سێڤەرەکە لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر شوێنێک بێت
وێبسایتەکەت کار دەکات خەڵک دەتوانێت لەناو لاپتۆپی خۆی وێبسایتەکەی تۆ ببینێ کەواتە وێب سێڤەر ئایدی بەڕێوەبردننی وێبسایتەکانە باشە دێنە سەر فاکسی کاغەزی لە ڕێگای تۆڕەوە دەنێردێت و وەردەگیرێت وەک دەزانن ینی لە پرێتەرەکان بەشی فاکسمان هەیە ئەو ژمارەیە کە کەسانی تر دەتوانن لە شوێنی دیکە ئەو قاغەزت بۆ بنێرن بە ئۆنلاین کە ڕاستە خۆ پرێنتی بکاتن ئەو سێڤەرە ئایدی ویە ئاپلیکیشن سێڤەر بەڕێوەبردننی بەرنامەکانی تۆڕ تەلیفۆنی سێڤەر مامەڵەکردن لەگەڵ سنتەری پەیوەندی وەڕێڕەوی پەیوەندیەکان دەکات و دەتوانرێت وەک ئامێری وڵامدانەوەی ئالۆز کار بکات کاتێک دەڵێن تەلیفۆن سێڤەر لە ناوی خۆی دیارە کە ئایدی بەشی تەلیفۆنەکانە پرۆکسی سێڤەر لە جیاتی ئامێرەکانی سەر تۆڕەکە بە تایبەت ئەرکەکانی هێڵی ئینتەرنێت بەڕێوە دەبات باشە نامێ سەران بێشنم لەسەر پرۆکسی و لەسەر بابەتەکانی دیکە بەڵام ئەو کاری بە تایبەت لەسەر هێڵی ئینتەرنێتە کە هێڵی ئینتەرنێتەکە چۆن کار دەکاتن خۆشەویستان گەیشتنیە کۆتای ئەموانەیەمان کە باسی سێڤەرمان کرد و هەروەها ئامێری سێڤەر لە چه پێک هاتیە لە ڕۆی بەشەکانی وە چەند زۆری سێڤەرمان هەیە و باسی زۆر خاڵی گرنگمان کرد لەو خاڵانە کە گوتمان سێڤەر هەم ئامێرە و هەروەها بەرنمەیە دەتوانین ئێمە هەر کۆمپیوتەرێکی ئاسایی لەهێز دیتین بە سێڤەر وە گوتمان کە سێڤەر دەبێت بەبێت چڕان کار بکات بۆ چەندین مانگ و چەندین ساڵ هەروەها سێڤەر بە شێوازێکی گشتی پێویستی بە شوێنێکی پارێزراوە تاکو کەسی بێمۆڵەت ناتوانێت بڕواتە ژووری سێرپەرەکەم هیوادارم لەم وانەیە بە شێوازێکی پاش تێگەیشتن لە ئامێری سێڤەر ئەتان بینمەوە لە ڤیددیۆیەکانی تر خوداتان لەگەڵ